مترین بەرهەمی هونەرمەند پەیوەنجاف بێگومان هاوکارم ڕێناز لە دیدارێکدا لەگەڵ هونەرمەند پەیوەنجاف باز لە بڵاوبوونەوەی نوێترین بەرهەمێکا و هەروەها ئامادەسازی بۆ بە ڤیدیۆ کلیپکردنی یاخود بۆ قسەکردن لەسەر چەند بابەتێکی تری کە لە ئایندەدا هونەرمەند پەیوەنجاف بڵاوی دەکاتەوە. سڵاوتان لەبێوم کاتتان باش خۆشحاڵم لە بڕگەیەکی نوێی پرۆگرامی کورسات مەگەزین لەگەڵەوەی ئەزیز دەبم بۆ ئەم بڕگەیەشمان هونەرمەندی گەورە و دەنگخۆشێکێک لەو هونەرمەندانەی کە پڕاوپڕە لە هونەری ناوازە و تایبەت چەندین ساڵە خزمەتێکی زۆری لە بواری هونەریا هەیە و باس لە نوێترین کارە هونەریەکانێکین کە ئەویش کاک پەیوەنجافە ئەمڕۆ لە لای من میوانە. سڵاو لێبێ کاک پەیوەندم کاتەوە باش. زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ هەموو کارمەندانی کورسات چاوتان ماچەکەم. کاک پەیوەند پێم خۆشە سەرەتا لە نوێترین کارە هونەریەکانتەوە دەست پێ بکەی ئەوەندەی زانیاریم هەبێت کە بەرهەمێکی هونەری نوێت ئامادەیە بەڵام هێشتا بڵاو نەکراوەتەوە و کۆمەڵێک بەرهەمی نوێی تریش ئامادەیە. پێم خۆش ئاماژەیەک با نوێترین کارە هونەریەکانت بیت. بەڵێ نوێترین بەرهەمم گۆرانێکە بە ناوی نایەمەوە گۆرانیە تاپەن لەسەر مەقامی حیجاز دروست کراوە. تێکستی گۆرانەکە لەیان شاعری خۆشەویست کاکە مازیار فایق، شاعرێکی گەنجی ولاوە، دەستخۆشی لێکم کوڕێکی زۆر بەتوانایە لە ئامادەکردنی تێکستی گۆرانی بە تایبەتی و ئاوازی گۆرانێکە و دابەشکردنیشی لەلایەن هونەرمەندی خۆشەویست کاکە ئاریۆس ئامادەی کردو و کاکە ڕێبازیش بە ئامێریکەمان بەشدار بۆتیایە. ئەم گۆرانی ئامادە کراوە لە ڕووی کلیپیشەوە کامێرەمان و مخریجی بەناوبانگ و ناودار و خۆشەویست کاکە برار فەتاح کاری بۆ کردووە و کاری تریشم ئامادەیە دوای ئەوە دوو گۆرانی لەلایەن ئاوازدانەری خۆشەویست کوردستانی ڕۆژهەڵات کاکە سیامەشی نەجەفی دەستخۆشی لێکم دوو ئاوازی دانەوە تەبەن بڕیارەکە گۆرانەکەم بە دەنگ بە تەجیرکا خۆی بۆم تۆمارکات و بۆم بنێرێ منیش کارکەم لەسەری و تەمرینکەم لەسەری پێشۆی کە گۆرانەکە ئامادە بکەم و دوو گۆرانی هەورامیش هەیە هەردەمێکە من حەزم لێ کردووە کۆنیش هەروتومە گۆرانێکی خاوە گۆرانی ئەو مەچۆ لەگە گۆرانێکی چەپڵێ دوایەوە هەردووکی میکسەکەم بەیەکەوە تەمانم کارانە ئەمە هێواشی ئاژێشی لەسەرەکەم حەسەکەم کارێک بێ کە پەشیمان بووی لە دوان نەبێ لە ڕووی موزیک و ستۆدیۆ و ئامادەکردنی لە ڕووی وتنەوە هەمووی ڕاوپڕ بە جوانی کاری لەسەر بکەین. کاک پەیوەند ئەوەندەی خۆشت باست کرد کە بەرهەمەکە ماوەیەکی زۆرە خەریکیەوەی بەرهەمی یەکەمیان بەڵام گۆڕانکارێکش لە ناوی بەرهەمەکەیا کرد و هەروەها قەرار وایە بوونە لە جەژنا بڵاوی بکەیتەوە بڵاوبوونەوەکەی دواکەوێت لە نەورۆزا بڵاو بکرێتەوە بڵاوبوونەوەکەی دواکەوێت هۆکاری بڵاو نەکردنەوەی ئەم گۆرانیە بۆچی ئەگەڕێتەوە لەو ماوە زۆرەیە. تەبەن گۆرانەکە خۆم ئەو وشێ بۆڵژار نایەمەوە چکە سەربەدی گۆرانەکە تۆزە تەقلیدی بوو بە مازیاریشم وتی خۆ سەربەستی چی بەکارێنیتایە و هۆکارەکەشی گۆرانەکە گۆرانێکی عاشقانەی چۆنەڵی تۆزێک حەنین و خەفەتبارە یعنی نەبۆ نەورۆز ئەبوو نەبۆ جەژن نەبوو هۆکارەکە زیاتر بۆ گەڕێتەوە. زۆر باشە کاک پەیوەند کاک مازیارێکێکە لەو کەسانی کە تازە تاڕادەیە کاتوسنێ و بارەکەەوە بەڵام لەگەڵ هونەرمەندی زۆر بەتوانایە کاری کردووە چۆن بوو تۆ بڕیاردیا لەگەڵ ئەوە یعنی کۆمەڵێک کاری هونەری بکەیت؟ وەڵە بێگومان لەبەرەوەی کە کاک مازیار گەنجێکی بەتوانایە لە ڕووی نووسینی تێکستی گۆرانی وچکە بەڕاستی شعری ئاسایی لەگەڵ تێکستی گۆرانی تۆزێ جیاوازیان هەیە توانێتی زۆر جوان کار بکات لەسەر ئەو خاڵە بۆیە زیاتر سەرنجی ڕاکێشام کە بتوانم شارەکانی بەکارێنم لە گۆرانیە. ئەو گۆرانی تریش کە پێشتر باسم کرد کەوتم کاک سیامەشی نەجەفی کاری بۆ کردۆیش کاکە نەورۆزی مانگر تێکستی گۆرانەکەی نووسی و دەستخۆشی لێکەم شاری ناوازە و جوانی هەیە. من حەزەکەم دایمە هەوڵ بین شعری جۆرا و جۆر هەڵبژێرین بۆ گۆرانی و شاعری باشیشمانێک ئێستا کارەکەن لەسەر نووسینی تێکستی گۆرانی. زۆر باشە کاک پەیوەند ساڵانی ئەم ساڵانەی دوایی ئەوەندەی تێبینیم کرد بێ گۆرانیەکانە بەشێکی زۆریان شاد بووە چۆن بوو لە دوای ئەو هەموو گۆرانیە شادا بیرت لەوە کردەوە کە جارێکی تر گۆرانێکی سلە و پێشکەش بە گوێگرەکان بکەیت ئەمە بە زەڕور و گرنگ ئەزانی دیان هەر پێت خۆت پێت خۆشەکە بەم ستایل لە کار بکەیت. بەڵێ بێگەوە من دایما هەوڵم ماوە حەزم لە گۆرانی جۆرا و جۆرە لە هەموو ستایلەکانی تیابێ پێشتر چەند گۆرانێکی شادم و تۆ بۆ مناسبەکان مەسەلەن بۆ جەژن و بۆ نەورۆز و ئەوانە لە پاشەوە ئەم گۆرانیانە زەرورە بەڕاستی قەناعەتی من گۆرانی پاییزەیە یعنی ئەگەر هونەرمەند بتوانێت کار بکات لەسەر هەموو ستایلە جیاوازەکان زۆر کارێکی باشە حەزەکەم جۆرا و جۆر بێ بەڕاستی هەڵبژارنی گۆرانی لای من.
کاک پەیوەند ئاماژەت بۆ کرد کە بە تەمای دوو بەرهەمینوەی کە بە شێوەزاری هەورامی گۆرانیەکان ئەڵێیتەوە پێم خۆشە بزان بۆ کەسێک خۆی هەورامی نەبێ کارێکی قرس نییە گۆرانی هەورامی بڵێتەوە و بڵاوی بکاتەوە بێگومان کارێکی ئاسان نییە تەبەن من هۆکارەکەی کەڕێتە بووی کە لە مناڵیەوە گوێبیستی گۆرانی هەورامی بووم هەموو حەز و ئارەزوو هەم لە ماڵی خۆشمانە زۆر گویان لە گۆرانی هەورامی گرتووە ئەو حاڵەتەی تر چۆنەڵی سەرنجی ڕاشی شام لە مناڵیەوە وتومەتەوە لەگەڵا بۆ توانیمە کە ئەو نەبرە هەورامی جوانە دەربێنم خۆشبەختانە تاسە چ کارێکم کردووە لەسەر گۆرانی هەورامی سەرکەوتوو بۆ سپاس بەخوا زۆر باشە دەستەکانت خۆش بێ کاک پەیوەند زۆر سپاس بۆی لەم بەرگەی کورسات مەگەزین لەگەڵمان ئامادە بووی زۆر خۆشحاڵ بووین ئەگەر ڕوتەیە یان بابەتێک ماوە پێت خۆشە باسی کەیت فەرموو من لە کۆتایە تەنها سوپاس و خۆشەویستیم هەیە بۆ هەموو ئێوە و بۆ هەموو کارمەندانی کورسات وێداوارم هەمیشە لە خزمەت هونەرمەندانە بن دووبارە سوپاسدان دەکەم و هەر لە خۆشی و شادیابتان بین